السلام عليكم ورحمة الله وبركاته. ماندونا بن كتا جوانا كان صلاي خوي قورت عن ليبت. طبعا بيم خوشة سرطا بيجي دس بيكون حسنا السر بيبا ورزشي بكي عطوزي شاوتان بنو قينني كي هناسيك قول هالمجن جا بهواشي جاري بابا همو بيكو بيكي بهواشي دينوا انجا لاي راسو لاي چابكين بويكا تركيز قرتو بومان جاري كتر دي فرمودانش هلا يا باش هر لو شي هر زياتر بو ايرا وبيم كم تربش معي زياتر بو دفتر كم اسمو ايو اقرا باش سرتا بيم خوشا بيناسي هي جنج بكين لقال ايوا بيكوا بزانم جنج بيناسي لا ايوا تشيا بجداري مكان دي يلا والله بريتي لك الجرترين شيني كومال كزور باشا بالله برمترين قناعي ثمانة زور باشا بالله وزي كومال كزور باشا كساكي خدان شيانه كساكي خدان شيان يعني شالك دس خوش بناغي كومال جا گرینگترین خونه و کمیری دست کساتی آبادی و کساتی اچکو آبادان کرنه جیانو آبا بگی دست کساتی جیانو دس خوش گرینگترین قناعی کانی آودان کردنی دس خصنی کسایتی انسانه بالله نقطه هزی ولات دست خوش زور باشه عادی ام ریزش لاي تو جنس شباب يعني شي ما معنى مرحلة الشباب بيشكوتونو داهنان زور باشا هولدان ببي ما انتو زبون زور باشا جنس خود بيناسكا خود شيت بيزيكو مولغاية بالله بنيادناني كساعدي زور باشا لم تمنع أتواني هموش تبكي يعني أتواني بيبي بهموشت بالله قوريني كومالغا زور باشا دستان خوشت بالله دیاری کردنی باشا روزی خود دیار خوای پروردگارش لقرآن آماجی بم قناغه کردووە کە قۆناغێکی زۆر گرنگ و قۆناغێکی زۆر حساسە لە بینی دوو ضعفە ئاماژەی پێ کردو خوای پەروەردگار کە قۆناغی گەنجێتی مەرحەلەی شەباب ئەو قۆناغەیە کە لە بینی دوو لاوازی ئینسانە دروستە بێ لاوازی مناڵی و لاوازی پیری وهي القرآن كما شبه كردوا فرمي الله الذي خلقكم من ضعف ثم خلق من بعد ضعف قوة خوي پروردگار مروفي دروس كردو بلاوازي باش مرحلة لاوازي أي خاتم مرحلة قوة پروردگار قوناغي گنجيتي بهيز أما جبه كردوا كواتا بما هيز بين كاتيا كنجبين أبيت هيزي كي تايبدمند لناو ناخي إما هيا جیاواز لە خەڵکی تر ئەوەی کەسی گەنجەیکە لە قۆناغی گەنجیا زۆر جیاوازە لە قۆناغی پیری بنمونە من ئێستا ناتوانم نوێژ بکەم وەکو ئێوە لەبەرەوەی تەمەنم هەیە و ئەژنۆم ئێشەکە بەس تۆ نوێژی تۆ لەگەڵ نوێژی من فەرقی هەیە ئەها لە کاتی قووەتە چەند جوانە شتەکان کە ئەنجامی ئەدەیت هەست بە هیلاکی ناکەی کەواتە مە هێزە هەست بە بێتاقەتی ناکەی ئێمە جاران لە تەمەنی ئێوە بەیان خان مامۆستا بەیان دانیشتووە بەیانی هەتا ئێوارە لە دەرەوە بووین هەستمان نەئەکرد هیلاکە بین بەس ئێستا وانین ئێستا تاقەیەکی نەدەرەوە هینەوە بە ئیسراحەت بکەین هەرگیز خەوینی و ڕۆمان نەبینی و هەرگیز ئێستا بەس جەستەمان پێویستێتیە بە ئیسراحەتێ بکەین
ئەنجا ئەتوانی چالاکی تر ئەنجام بدەین کەواتە پەروەردگار بە کورتی بە پوختی بە شاملی ئاماژەی پێکردوین کە مەرحەلەی قووەتە قۆناغی قووەتە ئێمە و تۆ کە مادەم ئێستا لە مەرحەلەی قووەتا بین تەمامیش خۆشم بکەن جەزانم هێشتر ئێوە هەریەوە گەنجنی ئێمەش خۆمان هێشتر ئێستا راپۆرتی ئەخیر هاتۆش تا 63 ساڵ گەنجە دوای 63 ساڵە بە بە پیر جاران هەتا چل بوو ئێستا دڵخۆشی خۆمانەکەین ئێمە گرنگەوەیە ناخمان گەنج بێت هێزی گەنجێتیمان تیابێ ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە لەبەرەوە عەزیزان مادەم ئەوەندە مەرحەلەکەمان گرنگە کەواتە بەرپرسیارەتی کەشمان ئەوەندە گرنگە بیرمان نەچێت گەنج ئەبێ ئێمە بزانین گەنجێتیمان داوای چیمان لێکە حەزەکەم بزانم گەنجێتی جاوای چی لە ئێمەکە ئێوە چی ئەڵێ ئەو گەنجێتەی کە خۆی پەروەردگار ئەم تەمەنە جوانی بەخشیەوە بە ئێوە هەمووتان ئەم هەموو ڕنگ و شوڵ و شێوازە جوانە هەووی دانیشتووە یەک لە یەک جوانترە خۆی پەروەردگار ئەبێ موهیمەیەکی پێدابێ ئەبێ ئەرکێکی پێدابێ کەواتە من و تۆی گەنج بۆچی ئەم هێزەمان پێدراوە بۆ ئەم توانامان پێدراوە بۆ خزمەت چیتر بۆ سەرخستنی دین بۆ گەیاندنی پەیام وەرگرتنی زانیاری و لە دادەهاتوو تا خزمەت بکەی کارکردن بە وزە و تاقە شاراوەکانی ناوە سەرفکردن ئەو تاقە و توانای کە هەمانە بەڵێ دەرخستنی ڕاستی و هەڵەکانی ژیان زۆر باشە بەهێزکردنی دیدگا و مێشکمان زۆر باشە یەک تۆز بەنگە بەرزکە یعنی خۆ دوورخستنەوە لە گەندەڵی و گوناه هەوڵدان بۆ نەهێشتنی گەندەڵی لەسەر زۆر باشە کەواتە مەرحەلەی گەنجی داوای چیمان لێکە ئێوە گەنجن ئەبێ چی بکەن کاریگەریمان هەبێ بۆ جیلی پێشوو لەگەڵ جیلی داهاتوو زۆر باشە چیتر ئەوجا بەپێی تەمەنی پێغەمبەر خوای گەورە لە تەمەنی کاملبوون پەیامەکەی پێبەخشی واتە لە تەمەنی 30 ساڵی ئێستا ئەو تەمەنیمە بەگشتی زۆربەمان پێش تەمەنی 30 ساڵی کەواتە ئێستا ئەمە گەیشتمان بە پەروەردە و پێگەیاندنە لە دوای تەمەنی 30 ساڵیش گەیاندنی داوە زۆر جوانە کەواتە خۆ پێگەیاندن خۆ پەروەردەکردن بە جوانی جیلی داهاتوو تێ بگەین بە جوانی پەروەردەی جیلی داهاتوو بکەین سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلام دەستخۆش زۆر باشە پەیامەکانتان زۆر باش و کورد بوون بە تەئکید کاتێ پەروەردگار ئێمە ئەم تواناوزەی پێبەخشیوین لە جەستەیەکی ساغی پێبەخشیوین جوانێکی پێبەخشیوینی هێزی پێبەخشیوین داوامان لێکە کۆمەڵی شت بکەین یەکەم شتێک کە خوای پەروەردگار داواکە لە ئێمە چییە؟ عبودیەتە ئێمە خوای پەروەردگار دروستی کردوون بۆ بەندایەتی بەڕێزان خۆشەویستان خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە کە بەندەی خوارین مەبەست لە هاتنی ئێمە بۆ سەرزەوی بۆ بەندایەتی و بۆ ئاوەدانیە کاتێک قووەتت پێبەخشێ ئەگەر سەیریکەین ئێمە لە مەرحەلەی قووەتەوە داوای تەکلیفمان لێکرێت کەی تەکلیفمان لەسەر داواکرێت لە تەمەنی چەند ساڵیە؟ باڵغ بوون هەر کات ئینسان باڵغ بوو بە کچەوە بۆ کوڕەوە کە باڵغ بوو ئیتر لەو تەمەنەوە تەکلیفی لەسەر شانە کەواتە تەمەنی گەنجێتیە ئیتر تۆ ئەچیتە تەمەنێکەوە کە تەکلیفت لەسەر شانە هەم تەکلیفی شەرعی هەم قانونی ئەلەو تەمەنا کە تۆ ئەمەد لەسەر شانە کەواتە ئەبێ ئەوەی کە تۆ بیکەی دووشتە عیبادەتی خوا ئاوەدانکردنەوەی زەوی طبعا ئاوەدانکردنەوەی زەوی ڕێک لکاو بە عیبادەتی خواوە ئەگەر تۆ عیبادەتی خوات کرد چی ئەەکەی وردە دەسەکەی بەچی بە ئاوەدانکردنەوە چونکە کەسێک کە خوای پەرست بەندایەتی بۆ خوا کرد خوای گەورە ڕێنمونی ئەکا و ڕێگەکانی نیشانەدا بۆ خزمەتکردن ئەو ڕێگەی کە تۆ گرتوتە ڕێگەیەکی حەقە تۆ نیکە لە ئەزیزان لێرەوە وتی بۆ سەرخستنی حەق و ڕاستی ئەبێ تۆ کەواتە هەنگاوەکانت لەوەوە بێ کاتی پەروەردگارە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون ئێمە بۆ پەرستشی پەروەردگار خوای پەروەردگار خۆی هێناینێتە بوون خاڵێکی تر لەوانە
ئێمە هەمومان ئەزانین گەنج داینەمۆی هەموو گۆڕانکاریەکە هەرچی ئەوەی ڕوئەدا لەسەر شانی گەنجەکرێت هەم بەرەو چاکە هەم بەرەو خراپە کاتێ خوای پەروەردگارە فەرمێ کنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس ئێوە خەیریەتی ئەم ئومەتەن بۆچی یەئمرون بالمعروف وینهون عن المنکر کە ئەمر بکەن بە چاکە و نهی بکەن لە خراپە ئەمە کێ هەڵئەسێ بێ ئەوە گەنجە بێ هەستێ پێ ئەگەر گەنج خۆی وانە بوو ئەبێ چی لێ بکەین ئەبێ گۆڕانکاری بەسەرابێنین ئەبێ گەنجانمان خۆیان بگۆڕن گەنجان ئەبێ پەیامدار بن کەواتە لێرە و پێمانەڵە گەنج ئەبێ خاوەنی پەیام بێت ئەگەر تۆ خاوەنی پەیام نەبیت ئەمە ئامانجەکە و دیاری کراوە تۆ ئامانجت چییە هاتووی تا دنیا و بۆچی هاتووی مەبەز لە هاتنی تۆ عیبادەتە و ئاوەدانیە لێرە ئەبێ تۆ چی خۆ دیاریکەی پەیامەکە دیاریکەی لە ژیان من ئەمەوە گەنجێک بم لەم مەجالا خزمەت کەم من ئەمەوە گەنجێک بم 1 2 3 4 5 6 ئەمانە بهێنمەدی لە ژیانی خۆڵە ئەگەر وا نەکەم ئەگەر پەیامی خۆم دیاری نەکەم ئەگەر ئامانجەکەم دیار نەبێت سەرکەوتوو نابم وەکو ئەو خەڵکەی شەو ڕۆژ بەڕێ ئەکات و ژیانی خۆی بەڕێ ئەکا هەروکو ئەو خەڵکە ئەبین یعنی تۆ لەوتێ ڕەفیقەکانی خۆت ببینی بەیانێتێ بۆ دەوام و نیوەڕۆیە تۆ ئیسراحەتێکا دوای نێڕۆ مۆبایلەکە بەدەستەوە خەریکی نامەناردن و تەقتەقە ئەتا کاتی خەوتن خەوێت و بەیانی دیسان هەڵەسێ هیچ ئامانج و هیچ پەیامێکی نیە ئیشی لەسەرکە بەس من و تۆ نابێ وابین من و تۆ بێ خاوەنی پەیام بین لا موبایلات نەبین لە گرتنی ئەو پەیامی کە گرتومانە کاتێ من و تۆ پەیامدارین کەواتە وەکو چی واین من و تۆ وەکو کارەبا واین کە ئەبێ گڵۆپی پێداگرسێت ئەبێ تۆی شەباب و گەنج چی بکەی ئەبێ گڵۆپەکەی ژیانت داگرسێنی چونکە ئەو گڵۆپی کە تۆ دایەگرسێنی گڵۆپێکی زۆر ڕووناک و گەورەیە بە ژیانی خۆت دەوروبەری خۆت ڕووناکەکەیتەوە هەم خۆت ڕووناکە بێن دەوروبەرت یەکێ لە زانایان ئاماژە بەوە کاڵێ کۆمەلگا بۆ ئەوی ڕووناک بێ ئەبێ چی بکە ئەبێ گەنجەکانی خاوەنی ئاگاهی و هزر بن کۆمەلگەیە بێوێ ڕۆشن و داگیرسا و بێ گەنجەکان خاوەنی ئاگاهی و هزر بن و ئەو کاتە هەموو مەزرعە و جۆگەلە و باخچە و باخەکان هەمووی گوڵ و گوڵزارەگرێت کە ئەبینی گەنجێک ئەوەندە جوانە خەریکە عیبادەتی خوایە خەریکە خزمەتکردنە دەوروبەر هەمووی حەساوە ئەبێ لە کردەوەکانی دایک و باوکە مناڵەکەیان ئەبینن ساڵحە دڵخۆشە بن دەوروبەر دڵخۆشە بێ ئەم خەریکی پەروەردەکردنی جیلێکەکەوە لە مەترسی گەورایە یەکێکی تر لەو شتانەی کە گەنج ئەمڕۆ هەیەتی ئەوەی ڕوبەڕووی زۆرترین تەحەدا ئەبێتەوە ئاخر ئەوەی پیلان لە دژی ئەوە ئەکرێت پیلان لە دژی پیر ناکرێت چونکە پیر تازە ڕۆشتووە و لێبۆتەوە بەڵام هەرچی پیلانە هەرچی موامەرات و کۆنگرە و فڵان و فیسارە هەمووی لەسەر گەنجە طبعا گەنجی موسڵمان ئێمە کاتێ باسی گەنجی پەیامدارەکەین کە تۆ گەنجێکی پەیامداری هەجەمات و موامەراتەکان هەمووی لەسەر تۆیە تۆ کەواتە بێت تۆ ئەوەندە هێزت هەبێ مادەم خوا ئەم هێزەی پێبەخشی ئەتوانی ڕوبەڕووی بێتەوە ئەگەر هێزت نەبوایە بەرانبەرەکەیشت ئەوەندە هینی بۆ نەئەکردی کەواتە تۆ لە مەرحەلەی هێزای ئەگەر بەخێر بڕۆی زەرەری ئەوە ئەگەر بشکەی تۆ بەسەر ئەوە زەرەری ئیسلامە بێت بەڵام ئازا ئەوەیە ئەو گەنجەی کە قووی خۆی ئەخاتە کار ڕوبەڕووی هەموو ئەوانە ئەبێتەوە ئەو گەنجەیەکەوە گەنجێکی خاوەن پەیام و خاوەن ئیمانە ئەو گەنجەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیرینیە ئاماژە بەم پۆلە ئەکات ئێسێرە گەرمەوە نییە تا من خەریکە گەرمامە کە بلا دکتۆرەکەشم ڕوبەڕووە لەم شوێنە گەرما بڕۆ لێیە لەژێر ئەو بەرامبەر ئاوەکە سەعاتێک دانیشە هەستەکەی تر خەریکە وزەت پێ نامێنێت لە ساحەی حەشرا خەڵک هەمووی وەساوە و لە غەرق بوون لە عارەقی خۆیانە لە تاو ناڕەحەتی ئینتیزاری زان چنە هەموومان نەزان ئینتیزاری 5 دقە چاوەڕێی کەسێکەکەی بێتاقەتە بیت لە ساحەی حەشرا هەرچی دروستکراوە هەمووی ئامادەیە لەو کاتە هەمووی مەشغوڵی خۆیەتی بەڵام حەو پۆلمان هێت نەژێر سێبەری عەرشی پەروەردگارە بێ عەرش سێبەرەکەی چۆن بێت ئێمە نزیکیمان لە خوا جارجار کە دوعایەکەکەین یا عیبادەتێکەکەین بە نزیکی هەست بە چێژێگەکەین ناتوانین وەسفی بکەین
ئەبێت چوونە ژێر عەرشەکەی چۆن بێت لەو کاتە ناڕەحەتیە. کێ ئەوە؟ شاب نەشەئە فی عیبادەتی الله، گەنجێکە کە هەر لە سەرتاوە عیبادەتی خوای پەروەردگاری کردبێ، بەوە گەورە بوو بێت. چەند مژدەیەکی گەورە، چ کەسێک مژدەی وامان پێدا لەو پەڕی ناڕەحەتیە دەستمان بگرێت، چ کەسێ ئیشی بۆ ئەکەین پێمان بڵێ لەو کاتا کە تۆ ئۆتای لە قورسترین مەرحەلا من یم ڕزگار دەکەم، هیچ کەس ناتوانێت ئەومان بۆ بکە. بەڵام پەروەردگار ڕەب العالەمین پێمانەڵە ئەی گەنج، لەگەڵ ئەوەی تۆ مەرحەلەیەکی قووم پێداوی، هێزم پێداوی بۆ ئەوی جوان بینەخشێنی، خۆم ئەم منەتەم خستۆتە سەرشانت، بەڵام لە هەمان کاتا کاتێ بە جوانی ئەدای مەسئولیەتی خۆتت کرد، بەرپرسیارەتی خۆتت جێبەجێ کرد، من چیت پێبەخشم؟ سێبەری عەرشت پێبەخشم. ئەبێ من چ حەزێک بێ، چ خۆشیەک بێ، چ گەورەیەک بێ، چ ڕێز و شکۆ و بەهایەک بێ، لە شوێنێکی ئاوا بانگ دەکەن خەڵات دەکەن، هەستەکەی دڵخۆشەوی بۆ هەفتەیەک تۆ وزە وەرەگریت لە ناو هاوڕێکاندا خۆ بەشتە زانی کە من خەڵات کراوم، بەڵام وەرە ئەم خەڵاتە گەورە با کەسمان ڕەدی نەکەینەوە، با کەسمان خۆمان نەخڵەتێنین بەشتە دنیایەکان، کەواتە بەرپرسیاری من و تۆ ئێستا ئەتوانین خۆمان ڕاگرین چونکە هێزمان هەیە، بەڵام کە چوینە تەمەنەوە هەر بەم حاڵەتە لار و بین و شل بین و گوێنە دەینێ و جارجار بە گوێی خوا بکەین و جارجار لا دەین و گوێنە دەینە حەڵاڵ و حەرام، کە چوینەتە مەرحەلەی پیری ناتوانین بەو شکڵە بگەڕێنەوە، بیشی گەڕێنە لەزەتی نییە. لەبەر ئەوە خۆشترین عیبادەت و باشترین چاکە لە تەمەنی گەنجێتیایە. ئەبێتە چی بۆت؟ ئەبێتە نەقشی سەر دیوار، نەقشی سەر بەرد، کە فەرمودەی کەمان هەیە ئەفەرمێت دڵی ئینسانی ئیماندار وەکو بۆ نمونە لەوحەیەکێ بەو شکڵەیە، هەر چاکەیەکت کرد خاڵێکی سپیت بۆ نووسرێ، ئەیتر کە هەمووی بوو بە سپی، مۆری سپیە دەرێت لە دڵت. هەمومان پێویستمان بۆ مۆرە هەیە، مادەم ئەمانەوێ ئەو وەسفەی کە کردتان گەنج ئەمەیە، مادەم ئەمانەوێ ئەو گەنجە بین بتوانین گۆڕانکاری دروستکەین هەم لە خۆمان و هەم لە دەوروبەرمانە، چونکە گۆڕانکاری ئێمە هەتاوەکو لە خۆمان و دەست پێ نەکەین ناتوانین لە دەوروبەر دەست پێ بکەین. گۆڕانکاری بە قسە ناکرێت، گۆڕانکاری بە کردارەکرێت. ئەبێ ئێمە بەکردەوەی خۆمان گۆڕانکاریەکان دروست بکەین، نەک هەر بە وتن وا بکەین وا بکەین من خۆم بیکەم تۆ چاوم لێکەی. کاتێک کە بووی بە تەربیە بالقودوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وایە کە ڕەسە بچۆ دم چاو بشۆرە. لەبەرەوە عەزیزان، مادەم مەرحەلەی ئێوە مەرحەلەیەکی هەستیارە، کەواتە تەحەدیەکانی دەوروبەریشمان زۆر زۆرە. هەرچی ئیتیفاقیە کە ئەکرێ لەسەر گەنجە، ئەبێ گەنج چی بکە، چی ئاسان کرێ، بۆی مەوادی مخەدیر ئاسان نەکرێ و شوێنی ڕابواردن ئاسان نەکرێ و هەموو ئەو شتانەی لادانە بە هەموو شێوازێک بە هەموو جۆرەکانی و ئاسان نەکرێ، بۆی گەنج بە حساب گەنجە. من نمونەیەک هێنمەوە، زان هەرکەس لەم حاضرە مابوو بێ ئاماژەم پێ کردووە. گەنج لە سەردەمی ئێمە بە شێوازێک فێرەکرێ و گەنج لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوازێکی تر فێرکراوە، کە ئەسڵ ئەوەیە کە گەنج تۆپی گێنی لەسەر ئەوەی گەنجە ئەبێ بۆستێت، خاوەنی هێز بێ. ئێمە گەنجەکەمان کە ئەبینی تۆزە شلە لە دینداریە، لە حیجابەکەیە، لە تەبەڕوجەکەیە، لە هەڵسوکەوتیە، ئەڵێ دەواز لێ بێنە گەنجە. ئەمە گەورەترین هەڵەی پەروەردەیە کە ئێمە یکەین، هەر کەسمان کردوێتمان. باشترین پەروەردە پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ بە عەبدوڵای کوڕی عەباس تەمەنی لە 9 ساڵ بۆ 12 ساڵە بێ، ئەفەرمێ احفظ الله يحفظك، خوا بپارێزە، سنووری خوا بپارێزە، خوا ئەو پارێزێت. سێتە چەند مهمە. احفظ الله تجده تجاهك، خوا بپارێزە لە هەر شوێنێ هەبوو خوا لەگەڵتایە. عەزیزان، ئێمە ئەبێ گەنجین لەسەر ئەمە پەروەردە بکرێن. من و تۆ بۆ ئەوی گەنجێکی پەیامدار بین، تەنها بە لەچکێک و مەنی و مەتر لە چک نابینە پەیامدار، ئەبێ خاوەنی ئەو عەزم و ئیرادە بەهێزە بین کە ئەمان گۆڕێ، کە دروستمانەکا کە دامان ئەمەزرێنێت، ئەبێ وەکو کێو دامەزراو بیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدوڵڵا ڕێکە وتم
ئامۆژگاریم کە ئەوسینی ئاوا پێفەرموون ئیدە ئستەعنتە فەستەعین بالله کاتێ داوات کرد داواکە لەخوا پەنا بەخوا بگرن وە کاتێ داوای هەر شتێکت کرد لەخوا داوا بکە هەموویشم پێ بەخشە چونکە بۆ تۆ سنووری خوا پاراست و حەڵاڵ و حەرام ئەپارێزی هەر کای حەڵاڵ و حەراممان پاراست دڵنیابی کە خوای پەروەردگار دەرگاکانمان لێ ئەکاتەوە شتێکە ئێستا لەناو گەنجە مۆدەیە کە بەداخەوە من پرسیارم زۆر لێکرێ بەهۆی ئەوەی کە لە ڕووی شەرعیە و شارەزایەکم هەیە مامەساڵە چی بکەم بۆ ئەوەی دڵی فلانە کوڕ بەدەست بهێنم دوعایەکم پێ بڵە بابی خوێنم دڵی فلانە کوڕ بەدەست بێنم بیر ناکاتۆ لەوەی کەوا دوعایە بکە خوای دڵی ئەم متعلق بێ بەخواوە ناڵێت شتێکم پێ بڵێ من ئەوەندە نزیک بم لەخوا دوعاکانم گیرا بێت کچینە شتێکم پێ بڵێن کوڕێک داوا مەکە ئەو کوڕە پاشگەز نەبێتەوە ئەخو من ساحیر نیم کچێک تەلەفۆنی بۆ من کردوتی مامۆستا شتێکم بۆ بنووسە بە ئەو کوڕێکەی ئاوتم دێ خۆ کاکەم ئەخو من ساحیر نیم تۆ خۆت وەزعی خۆت چۆنە ئەبێ تۆ خۆ بڵێ خوایە کامە خێری تایە بۆ من نەت خۆ مامۆستا وامەڵێ تۆ وەڵای خۆی تر خۆ من نازانم ئەو نەزانم ئەو کەسێکی نەزانم تۆ چیت بەڵام ئێمە عیبادەتمان نابێت لەبەر خاتری ئامانجێکی دنیایی بێت ئەبێ عیبادەتمان لەبەر خاتری ڕەب العالەمین بێ کە واجبی کردو لەسەر شانمان حیجابەکە لەبەر خاتری ئەوەی کەوا حەزی لە کوڕەکە مولتەزیمە بەڵام نازانێت حیجابەکەی داوای چی لێکە ئەخلاقیاتی حیجابە بێت چۆن بێت لەبەرەوە عەزیزان گەنج کەواتە بێت تۆ کە گەنجی ئاگاد لەو پەیامەی خۆت بێت ئەبێ تۆ پەرستشی پەروەردگارکەی وەکو گەنجێک کە واجبە لەسەر شانتە خوای پەروەردگار بپەرستی یەکێ لەوانی کە ئێستا کە زۆر ئیشی لەسەرەکرێ گەنج بۆ مۆدێلات ینی ئەوەندەی گرنگی بە مۆدێلدا ئەوەندە گرنگی بە دیداری نەدا وە خاڵێکی تر ئەوەیەکەوە زۆر گوێ نەداتە خوێندن کە ئەوەی ئەیبینین ئێستا لە جامیعاتە وەڵای من لە شەریعە بووم جاری وا بوو شەرم مەکرد تەلەبەمان هەبووە لە ئەگەر 80 تەلەبە بووبین لەو 80 تەلەبە 20 تەلەبە دەرچووە لە جوزی عەممە لەبەرکردن 20 تەلەبە 6 تەلەبە کەوتووە ئەمە بەڕاستی کارەسات کەس تەلەبەی ئێستا ناخوێنێت دوو لاپەڕە داغڵە بوو بۆ ئیمتیحان دەرنەچوو کە یەکیش بۆ ئیمتیحان لێک تێکەچێ لەگەڵ مامۆساکانە ئەوەندە دوای مۆدێل کەوتو ئاگای لە خۆی نیە ئەلم ئیمتیحانی سەری ساڵە لە ژنە ئیمتیحانی بووین تەلەبەیەک هاو من تەفتیشی کەم طبعا من قەدە مۆدێلم نەبینی بوو هەر بۆی تۆزێ هەستەکەم هەنێ خەوتون بگەڕمەوە کە هاتە ژوورۆ محەجەبە بە حساب لەسکێکی لەبەی من جوانتر کردبوو بەڵدیەکی لەبەرا بوو بە پانتۆڵۆ لایەکی کراسەکە ڕۆشوو بە ناوەلاکەی کە هاتبووە دەرەوە منی کە تەفتیشم کرد ئەوەشە دەربێنە کەجی بۆچی دەریبێنم وتم ڕۆشتۆ بەناو پانتۆڵەکە تاوتی ئەو مۆدیلە یعنی زۆرم بەڕاستی سەر جارجار کە بیر لێکم زۆرم پێ سەیر بوو چ مۆدیلێک محەجەبەیەک بە حساب خۆی داپۆشیوە بە حساب جلی ڕێکوپێکی لەبەر کردووە بەڵام لایە لە کراسەکەی کردووە بە پانتۆڵەکەی ئاڵە مۆدیلە ئەها ئەسلی تۆ مهمەی تۆ ئامانجی تۆ بێت چی بێ بێت تۆ خەریکی چی بیت ئەگەر محەجەبەی مەزبوطی ئەگەر فەرمانێکی ڕەب العالەمینی جێبەجێ کردووایە فەرمانەکەەوە ئەڵێ لایە لە کراسەکە بەناوە و گوارەیەکی ژێکی لە گوارەکانیشی لە دەرەوە بوو لەسکە پێی وا کردوێکی لە گوارەکان هاتووە دەرەوە لەم گوارم لە گوایە جارجار من هینیان پێ یەکەم هەیە جاری وایەت سەر دوێنێ تەلەبەیەک هات سەری هێوەکەیم کرد سەری ڕوود بوو بەس خۆی محەجەبەیەکی مەزبوط بوو جلێکی ڕێکوپێکتم ئەی ئافەرینت کەم پێشتر سفرە گوتی بڵێ مامۆستا عزیزان کەواتە تۆ کەمادەم گەنجێکی پەیامدار و مولتەزیمی ئەبێ ئاگاد لێبێ نەکەویتە دوای مۆدێل بە دوایە بڕووی زەرەرەکەیت خۆت بە ئەسلی جلوبەرگی تۆ بێ کامە بێت ئەبێ جلوبەرگەکەی تۆ شەرعی بێت مەرجی شەرعی تیا بێ ئیتر چۆنە و چ ڕەنگە و چ شقڵە ئەوە شتێکی ترە بەڵام ئەبێت تۆ جلوبەرگەکە شەرعی بێت ئەبێت جلوبەرگێک نەبێت کەوا جێگەی فەخر و زۆر کەشکەشان و هین بێت کێشەوە بۆ دروستکە جلوبەرگێ لەبەرکە بۆ دەرەوە کە زینەتی تۆ دەرنەخات و زینەتت وەسەد بێت نەک هەر کەس بینی لا کاتۆ سێرێکت کە
بگەڕێتەوە سێرێکت کە نەخێر ئەوە تۆ هەڵەت کردووە لە پۆشینەکە تا هەڵەت کردووە کەواتە ئەبێ بگەڕێتەوە شتێک بپۆشی کە بتوانی بچیتە هەر شوێنەوە خەمی ئەوەت نەبێت جلەکەتی بکەیت. لەچکی کردووە پانتۆڵی لە پێیە ئەم شتێکەوە تا لەسەرەوە کورتە کە دانیشی هەموو دەقی ڕایەکێشێ وەڵا مامۆسای لە پەناما بوو بە ئەوی پەنای تەلەبێ کاتبوو هەر ڕایەکێشاوەتی بازی لێ بێنەوە خێر کورتە درێژ نابێت تازە. ئەمە من و تۆی گەنجە گەنج کەواتە بێت تۆ نەکەویتە دوای چی مۆدێل و مۆڤە و دیزایانی ئەمڕۆ ئەم سەردەمە ئەبێ کۆمەڵی حسابات هەیە تۆک و کەسی مولتەزیم ئاگاد لێ بێ. هەروەها یەکێکی تر لەوانە خۆ بە گەورەگرتن بۆ نەسیحەت لە گەنج ئامەیەکێکە لەو موامەراتانەی لێکرێت ئەڵەن تۆ زۆر شتی لە بڕابردووە بەڕاستی پێشتر خولەکانە بیرڕایان و ئەگەر تۆ بچی لە بەردەمی ئایانەکە بۆسە ئەگەر پشیلەوی بە پڵنگ خۆ ببینە گەورەترین هەڵەی پەروەردەیی بووەوە. من خۆمم ئەبێ خۆم بناسم ئەبێ بزانم کە من کێم من هەڵاڵم من مامۆستا میوان نیم من فلان کەس نیم من هەڵاڵم ئەبێ خۆم ئەناسم کەسایەتی خۆم ئەزانم کێ ئەبێت تەکەبورم نەبێت لە نەسیحەتکردن و ئامۆژگاریکردنی گەورەکانم کاتێ مامۆسایەکم پێم ئەڵە فلانە شدووە بزانم ئەو مامۆسا قازانجی من یەوێت نەک زەرەری من. ئێمە لە ڕابردووە ئەوە گەورەکراین جلوبەرگێک لەبەرمانە کرد کە ئەچوین خوشکە گەورەکەمان ئەیبینین ئەو ئەم جلوبەرگە و شەرعی نییە تەواو نەمانە کردو بەرمان ئێستا بڵێ جلەکە ناتوانانی بە کەس بڵێ جلوبەرگەکە و شەرعی نییە خۆی هۆکارێ بۆ خۆی هێنێتەوە نایە گەورە بێ نایە پێ بگا ئەسڵ ئەوەیە گەنج گوێ بۆ گەورەکان بگرێت چکە گەورەبوونی کۆمەڵگە گرێدانی هەردوو جیلەکەیە جیلی ڕابردوو لەگەڵ جیلی داهاتوو نەک ئینفیسالکردن لە بینی دوو جیلە من دایکم شتێکەڵێ کچەکەیشم شتێک بڵێ بەڵکو ئەبێ لێکۆ نزیک بن ئەبێ من چی بکەم ئامۆژگاری جیلی پێشوو وەرگرم بە شێواز و شکڵی جیلی داهاتوو مامەڵە بکەم ناکرێ و تربەی دایکم هی منی کرد منیش هەمان تەیبەی تۆ بکەمەوە بەڵام کۆمەڵێ ئەساسیات هەیە توام لەوی وەرگرم بۆ من بۆ ئێسم زۆر باش. لەبەرەوە عەزیزم یەکێکتر لەو خاڵانە ئەوەیە کە کاتێ پەرستشەکەی سست نەبی یەکێک لە کێشەکانی گەنجەوەیە هەتا سەعات ئێستا سەعات 5 بۆ 4 وەزان مانگی بەیانیەدا 6 بۆ 4 هەتا سەعات 3 لەسەر خەتە ئەچێ خەوێ نوێژی بەیانی ناکرد خەبەری نابێت و فەقیرە ناقی نییە یاخوا دەستە خۆش بێ ئەها سستی لە عیبادەت بە زۆر هەڵی سێ نوێژ بەیانێکە هەڵە سێ بەس خۆشی نازانێت چی وت دەروێ لی پرساڵە نەم کردووە کردویشێتی ئەوە بێهۆش بووە ئەسڵ ئەوەیە تۆ سست نەبی لە عیبادەتە عیبادەتی تەمەنی تۆ چێژی هەیە ڕەجاتان لێ یەکەم نوێژەکانتان بە چێژەوە بکەن بزانن لە بەردەمی کیا وەستاون بزانن گفتوگۆ لەگەڵ چ زاتێکی گەورەکەن بزانن ئەگەر لەگەڵ کەسێکی دنیاە بوەستن بەو شپرزیە شەرمەزار نابن بەخوا موان شەرمەزارە بین کەواتە بێ ئێمە ئیش لەسەر ئەم ڕۆحی خۆمان کەی ئەنجا شانازی بکەین بڵێ ئێمە گەنجی ئێمە گەنجێکی پەیامدارین کاتە عیبادەتەکەی بە سستی مەیکە نوێژەکانت ڕۆژۆکەت ئەخلاقیاتت مامەڵەت قورسی مەزانە لە خوشکەکەت خۆش بیت لە هاوڕێکەت خۆش بیت لە کەسێ خۆش بی هەڵەت بەرامبەرەکات بە قورسی مەزانە جارێ لە فەیسبوک شێدا ئاوازێتەوە گەر کەسی خراپەی بەرامبەر کردی لێی خۆشەوی بەجارێت 10,000 لایکی بۆهاتۆڵە نەخێر ئەمە چ پەروەردەیەکە دەی پەروەردەی ئاین ئیسلام بە ئێمە واناڵێ خۆ خەڵکی مولتەزیمە ئەوان نووسێ خوا بە ئێمە ئەڵێ لە خەڵک خۆش بن خەڵکێکەوە تاوانی بەرامبەرکردن و مافی خواردن لێی خۆش بە بۆی خوای پەروەردگار ڕەبولعالەمینش لە تۆ خۆش بێ ئێستا ئەتوانی ئەوە بکەیت چونکە گەنجی هێزێکی کەو هەیە ئینسان کە گەنج بوو قووەیەکی زۆر تایبەتی هەیە وەکو باسم کرد خۆشتان وەسفی خۆتانتان کرد زۆر بە جوانی هەست بە هیلاکی ناکەیت و هەست بە شکستیش ناکەیت بۆی حەزەکەم بە کورتی ئاماژە بە تایبەتمەندیەکانی قۆناغی گەنجی بکەم بە چەند کەلیمەیە خاوەنی عەزیمەتە
تو خوا ڕوخسەت ئەوەنە بە خۆتان بدەن مامۆستا بۆی پەنجەم بکەم یا خەنەی لێدەم باشە با بە دروست نییە بۆی لەدەی ئەمە تا قەنات بێکە خەنەی لێدا وا جوانی ئەکای ڕازێنێتەوە کە ئەچێتە دەرەوە بەردەوام سەرنجی بەرامبەرەکانی ڕاکێشە بەرینۆکەکانی خاوەنی عەزیمەت بە بزانە ژنانی پێشووی تۆ چیان کردووە بچۆ ژیانی زەینەب الغەزالی بخوێنەرەوە بچۆ ژیانی دایکە عایشە و دایکە خەدیجە و کە لە ژنانی ڕابردوو بخوێنەرەوە ئەوان ئاوا چوونە بەهەشت من و تۆ ژەمارەی ئاوا بچینە بەهەشت بەم هەموو عەنعەنە و تەنتەنەمانەوە بچین بۆ بەهەشت ڕاستە ئێمە ئێستا موئامەراتەکان زۆرە لەسەرمان بەڵام خوای گەورەش قووەیەکی زۆری پێداوی لەبەرەوە ئەبێ خۆمان بگەینێ ڕیزی ئەوان ئاسیا ژنی فیرعەون بوو خۆتان نەزانن بەڵام خوا لە قورئانە باسی ئەکا خوا بە شانازیەوە تۆماری داواکەی هینەکە ئاسیا ئەکا ڕەبی بنی لی عندەکە بەیتەن فی الجەنە لای خۆت ماڵێکم پێبدە ئەمە بۆچی ئاوە ئەوە بە شانازیۆڵە چونکە دژایەتی گەورەترین دژمنی خوای کردووە من و تۆ کاتێ داوای بەهشتەکەین کەواتە بێ شانازیەکمان هەبێت کە توانی بێتمان گەیاندی بینێ ئەوەی کەوا بڵێن خوایە بەهشتمان پێ بدە دڵمان خۆشکە بەلەقەی خۆتمان شادکە لەبەرەوە عەزیمەت و ئیرادە ئەبێ عەز لە خاڵی عەزما بین نەک ڕوخسەت هەمیشە بڵێن ئەمەش دروستە سنووری ئەخیر دایم ببینیت سنووری سەرەتانە بینی دووهەم چالاکی و زیندوێتی ئەبێت تۆی گەنج دایم چالاک بی دایم زیندوو بی دایم گەشت بیت حیفە گەنجی ئێستا لەوتی ئاخر بڵێ مامۆستا زۆر هیلاکە بینشت زۆرە بەرنامە دانەنێ بۆ شەوان هەڵسێ شەونێشکە هەمووی ماڵی مەزبوطی هەیە جێگە و ڕێگەی مەزبوطی هەیە وەنیە جاران ئێمە نەمانەیەرا هەستین چکە مشتەمەلات لە دەرەوە بوو دەست شۆر و شوێنی دەستنوێژگرتن ئەچویتە دەرەوە ئەترسای لە سەردەمی بەعسا جاشێک بێت و تووشی کێشەیەکەکە یا دوای ئەوە نەتەوێرا بڕێ ئەترسای خراپەکارێک چکە خانۆکان شەرقی بوون تەوا لە تووشت زۆر دوور بوو یا سەرما بوو بەفرەکە ئەچوی ئەخزایت ینی کۆمەڵە شتە هاتە پێشەوە هێشتر ئەوەشەوە کار نەبوو بەڵام ئێساڵم ئاسانترە لە ژووری نووسنەکەی تا دەرۆچیتە 10 مەتر لە ژووری نووسنەکە تۆ دوورە دەستنوێژەگری وەرە دوور قارنێشکە بزانە چیت لێ کات بزانە چۆن وەکو سەمون ئارد خومڕی تیەکەی هەڵ ئەتۆقێت چۆن بزانە چۆن هەڵ ناتۆقی لە ڕووی ئیمانی ڕۆحیەوە بزانە چۆن هەست ناکەی خۆی پەروەردگار بەردەوام دەستی پێتوێ لەبەرەوە ئەبێ گەنجان هەمیشە ممەیزاتەکانیان ئەوەیە کەوا نەشاط و چالاک بن سێهەم ئەبێ خاوەنی خەون و طموحاتی خۆت بیت هەر کەسێ خەونی نەبێ لە دنیا ناتوانێت سەرکەوێت هەمیشە ئەبێ خەونی خۆتت هەبێ وەکو ماوەستا تریفەوازام ئاماژەی پێکردبووەتە ئەگەر تۆ خەونت نەبێ بۆ چونکە خەونا ئەچێتە سەر ماوەستا وەڵا خەون بینیوە بە کوڕێکەوە ئەو کوڕە ئەی ناسی ئەرۆڵا ئەی ناسم بەس ئەوە شتی عەجایب بۆڕای وەسەر پێڵ بۆ ئەزغاس و ئەحلام و وازی لێبێن ئەو کوڕەی ناسی حەز لێ ڕۆڵە هیچ نیێوازی لێبێن ئەمە ئەزغاس و ئەحلام نا خەون ئەوەی کە تۆ ئەکا بە شت من لە ساڵی 91 کە هاوسەرگیریم کردێکە لە هیوایەتەکانم ئەوە بوو ڕۆژگارێ ببمە مەلای 12 عیلم ئەمە ئێمە خولوشتیشمان نەبینی و تەنها دەرزێکی قورئان و تەفسیر و حەدیثمان هەبوو لە لای مامۆسایەک یادی بەخێر ئیتر شتێکەمان نەبوو دەورات و ئەم شکڵ و شێوازی ئێوە خوای گەورە ئەم نیعمەتی پێبەخشیون لای ئێمە نەبوو کات بەڵام هەمیشە خەونم ئەوە بوو کە ڕۆژگارم نەعیلمانە تەواو بکەم تەواو 5 دقەیەکم بنێ کارەبامان نەبوو ئەچووم چرایەکی بچووکی فتیلێمان هەبووە بچووکەکانی ئێستا خەڵک بۆ جوانی دایانی ئەلەوە ئەمێنە دامەنا تەفسیرەکە تەفسیری ئیبن کەسیر ماڵی مامۆزاکەم هەیان بوو تقریبان 6 گەڕک لەسەر و ئێمەوە بوون ئێوارانە چووم ئەم هێنا شەولامە بوو بەیانیە بم بردێت و بۆ مزگەوت بە مامۆسا دانیشتن تەفسیری سوورەی نوورمە نووسیەوە بەو عیلمە کەمە و ئەو کۆلکەمە لایەتیم مادەم خەونم هەبوو ئەو کاتە
ئیشم لەسەر کرد بەڵام لەگەڵەوەش خوای گەورە تەوفیقت ئەدا یعنی هەر خەون نییە هەر طموح نییە هەر شتێ بەدوایە بڕووی خوای پەروەردگار بۆت ئاسانەکات یەکێکی تر هێزە کە باسمان کرد کە تۆ لە مەرحەلەی هێزای یەکێکی تر ئەوەیە کە کەسی گەنج هەمیشە حەزی لە شتی نەوعی شتی گەورەیە کەواتە بێ هەوڵی بۆ بدی بەشتی کەم ڕازی مەبە بەشتی بچووک ڕازی مەبە بەشتی گەورە ڕازی بە کە خۆتی پێ گەورە بکەیت فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە دنیا تۆ کردووە جوانەکانەکەیت و ئەگەیتە قۆناغێکی گەورە و بەرز ئەفەرمێ پەروەردگار سەرسامە بێ بە گەنجێ لەیسە لەهو سەبوە گەنجێکەوە هیچ لادانێکی نەکردی بێ پەروەردگار سەرسامە بەو گەنجە وەرە بەبە جێگەی سەرسامی پەروەردگار با لادانت نەبێ با کەسێکی ڕاوەستاوی با کەسێکی دامەزراوی با کەسێک بی لەگەڵ حەڵاڵ و حرامی خوای گەورە بڕۆیت ئێمە زانین لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووانەی لە دەوری پێغەمبەر بوون هەمووی گەنج بوون هەمووی لە تەمەنێکی شەبابا بوون توانیان ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنن بە ئێمە ئەم ئاینەکە گەشتووە بە من و تۆ بە هەزار ڕێگە و بە هەزار شێواز و بە مەلایەن خوێن هاتووە لەبەرەوە من و تۆ بێ تەمەنا بکەین و داوا بکەین لە پەروەردگار بمانگێڕێ بە ئەهلی خێر بۆی کەوا ئەو شانازێش بەر ئێمە بکەوێ و بۆ ئەوی کەوا سەرکەوتوو بین بۆی کەوا بتوانین بە جوانترین شێوە بڕۆین یەک خاڵ کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم هەر کەس خوای پەروەردگاری ناسی و خۆی ناسی و مەنهەجەکەی ناسی سەرکەوتووە بێت جۆرێکی تر لە ئینسان ئەوەیە کەوا خوا ناناسێ خۆی ناناسێ منهەجیش ناناسێ بۆیە بەرەو نەکبەتی و بەرەو سەرگەردانی هەنگاوانێ لەبەرەوە عەزیزان و خۆشەویستەکەم ئێمە ئەمڕۆ پێویستمان بە سوپاسکردنی پەروەردگارە بە سوپاسی ئەو نعمەتە گەورەی کە خستێتە سەرشانی هەر هەمومان ئەم منەت و فەزلە گەورەی کە لە سەرشانمان دایناوە لە ریز و لە ناو کۆمەڵ خەڵکانێکین کەوا خەریکی گەیاندنی بانگەکەی خوین خەریکی گەیاندنی دینەکەی خوان ئەمە شکر و سوپاسی ئەوێ گەنجانی ڕەفیقیەوەیس هەر کەس و لە شوێنێک نازانێ خەریکی چێ و ئاماجیش چییە تۆ لێرە بە ئامانجەوە ماڵەکەت خێزانەکەت کە سوکارەکەت تویان تەسلیمی ئێرە کردووە ئەمە نیعمەتێکە ئەبێ شکر و سوپاسی لەسەرکەن خۆی گەورە هەموو لای سەرکەوتووکە و جەنابتان هەریکێکتان بتان کاتە زەینەب الغەزالیەک لە شوێنی خۆتانە بتان کاتە مەریەمەکان و ئاسیاکان لە شوێنی خۆتانە بتوانن خزمەتی گەورە بەم دین و دەعوە و بانگەوازە بکەن و لە ڕۆژی قیامەتی شابن لەوانە بن کە ڕووسورانە دەست بەسکەنەوە بەڵام خوایان ئێمەش هەبووین ڕاستە لە دواوە بووین بەڵام دەنگمان بەرز کردوتەوە و هاتوین وسلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی